بێگومان ئاڵنگارەکانی کەشوهەوا گەورە و قورسن و پێویستیان بە کارێکی کردەیی هەیە کە ئەنجام بدرێت ئەو هەنگاوانن کە هەنگاوێکی کردەیی بن. سەبارەت بەم بابەتە گفتوگۆی زیاترەکەین لەگەڵ دکتۆر ساڵح نەجیب، شارەزای بواری ژینگە و کەشوهەوا کە لە سلێمانی و میوانی منە. ئەم کاتتان باش دکتۆر ساڵح. پێش هەموو شتێک با بزانین تا چەندە گرنگە کە ئەوە ماوەی 31 ساڵە ئەم کۆڕبەندە بە بەردەوام ساڵانە ئەنجام ئەدرێت، تا چەند ئەم کۆڕبەندە توانێت کاریگەری هەبێت بۆ ئەوەی کە کەشوهەوای گۆی زەوی بگەڕێنرێتەوە سەر دۆخی جارانی خۆی و ئەوەندە گازە گەرم کراوەکان زیاتر زیان بە ژینگەی گۆی زەوی نەگەێنن. بەڵێ دەستخۆشیتان لێ یەکەم و سپاستانەکەم. من حەزەکەم یعنی بە یەک دیێڕی کورت با بڵێن ئاماژەیەکتان بەمێ کە ئەم کۆڕبەندانە یعنی وەکو بەڕێزت ئاماژەت پێکرد ئەمە 28مین کۆڕبەندەکە کرێوە لە نێوان ئەم 28 کۆڕبەندە سێ ڕێکەوتنامەی گەورە کرا لە کۆڕبەندی ژمارە سێکە لە کوێتۆ بوو لە یابان، ئەوەی 2000 با بڵێن کۆڕبەندی ساڵی 2015 کۆڕبەندی 21 لە فەڕەنسا کرا و ئەوەی لە گلاسکۆ لە کۆڕبەندی با بڵێن 26 کرا. بەداخەوە یعنی بۆ ینی پێش ڕۆژێک بەر لە ئێستا بە دواچوونم کرد لەسەر ئەو هۆکارانی کە بوونەتە ئەوەی کە بە گرمبوونی جیهان و دوایی و لێکەوتە گەورەکانی ڕووبات هەتاوەکو ئێستا گازەکان لە زیاد بوونە هەتا ئۆکتۆبەر، یعنی ئۆکتۆبەر مانگی دە ئەمە محەتەیەکی با بڵێن ماونالۆی ئەمریکی هەیە کە ئەمە تێگڕای جیهانی بەیانەکات. مەسەلا ئەگەر ئۆکتۆبەری 2023 بەراورد کەم لەگەڵ ئۆکتۆبەری 2022 نزیکەی 3 ppm CO2 زیای کردووە، دۆمۆکسیدی کاربۆن زیای کردووە، میسێن نزیکەی 10 پارت پێر بلیۆن زیای کردووە، نایترس ئۆکساید زیای کردووە، سەلفەر هێکسا فلۆراید زیای کردووە. کەواتە یعنی ئەم با بڵێن کۆڕبەندە هیچ با بڵێن جێگەی ئاماژە و خۆشحاڵی من نییە، یا لەبەرەوەی کە ئەمە خۆی لە خۆیان ململانەیەکە لە بینی دوو ئاڕاستە. ئاڕاستی کەسە ئاکادمیەکان ئەوەی ساڵەهای ساڵە هاوار ئەکەن، یعنی با بڵێن راپۆرت ئەنووسن IPCC کە دووار راپۆرتی ڕقم 6 بوو لە مانگی 8 پاری 2022 تەقدیمی کرد. ئەو ئاماژە مەترسیانەی لەسەر گۆی ئەم هەساری یا و با بڵێن بۆ وشارکردنەوەی وڵاتانی نێودەوڵەتی بۆ حکومڕان و بڕیاربەرزەکانی نێودەوڵەتی کە زوو بە ئاگابێن ئەجنا کارەساتی گەورە بەڕێگاوەیە وەگەڕانەوە لێ نییە. بەڵام تاوەکو ئێستا بەداخەوە ئەو هەنگاوانەی کە ناویانە یعنی وەکو پێویست نییە، بەو ئەندازەیە نییە کە چارەسەری کێشەکان کە چکە گرفتێکی تر لە ئارایە کە ڕەنگە ئەم بابەتانە بە هەند وەرنەگیرا بێت. دانیشتوان ژمارە چەند ینی یەکێ لەو گرفتانە زۆربوونی ژمارەی دانیشتوانە ئێستا هەر نزیکەی 10 ساڵ 1 ملیار کەس لەسەر ئەم هەزارەیە زیاکات. کەواتە هەتا ئێستاش ئەگەر ئێمە بچینەوە بۆ سەرچاوی وزەی ناخاوێن یعنی وزەی سوتەمەنێ نەوتیەکان ئەگەر تەماشاکەین ینی لە ساڵی با بڵێن ئەمە مێژوێکی دوور نییە، لە ساڵی ینی 10 ساڵ پێش ئێستا نزیکەی 7 ملیۆن بەرمیل ڕۆژانە بەکار براوە، بەس ئەم ساڵ 93 ملیۆن بەرمیل یعنی 97 ببوورە 97.3 بەرمیل نەوت بەکار چووە. پێشبینیە کرێ ئەمە بێ بە بۆ ساڵی 2024 بێ بە 104 ملیۆن بەرمیل ڕۆژانە. کەواتە مادەم ئێمەم ئاراستەوە ئاماژانە ئەبینی هیچ دڵخۆشیە لە حاڵەکە نابینین، چکە تۆ چەند بەکاربردنە زیادێ هەسارەکەت سنووری دیاریکراوە، بایۆسفیرێکت هەیە سنووری دیاریکراوە. کەواتە دەرچەی ئەم گازانە زیاترە و ڕووکردن لە با بڵێن وزەی خاوێن و بە چارەسەر بۆ کەمکردنەوەی ئەموزە وەکوەی کە لە 2015 بەڵێنیاندا لە 2015 بەڵێندرا کە بۆ 2050 دەرچەی کاربۆنی ئیمیشنی کاربۆنی بکرێت بە 0. بەڵام من لە ئۆکتۆبەری 2023 سەیرەکەم ئەمە ڕوو لە زیابوون بووە بەبراوە لەگەڵ ئۆکتۆبەری 2022. کەواتە ئەم بابەتە وەکو سایکلێکی دەوری یعنی هەموو ساڵێک ئەکرێت بەس تەحصیل حاصل کە دوای باشە دکتۆر دەمانێت بەستە ئەو کاریگەریانە بکەین. ئێستا ئەو وڵاتانەی کە لە لووتکەکە بەشدارن دەیانەوێت وزەی پاک و وزەی نوێبووە بکەنە جێگرەوەی ئەم سوتەمەنیانەی کە ئێستا بەکاری ئەهێنن. ئەم بە کاریگەری نابێت ئەم دانیشتانەی کە ئێستا ئەنجامێدەن ئەو کارە ناخاتە بواری جێبەجێکردنەوە؟
بەڵێ ئەمە زۆر ڕاستە من پشتیوانی ئەەکەم بەس ئەگەر وزەی نوێبووە بەکار ئەبەن ئەبێ لەگەڵیا ئەو بەکاربردنەی کە سوتەمەنی فۆسیلفیول کە سەرچاوی سەرەکیە بۆم کارەساتە ساڵ لە دوای ساڵ کەم بێتەوە بەڵام ئەبینیت ساڵ لە دوای ساڵ ئەگەر بەڕێستان بە دواچوونکەن ینی لەسەر چاوە جیاوازەکە ئەبینین ساڵ لە دوای ساڵ بەکاربردی ئەم وزە زیای کردووە کە زیای کردووە یعنی لێکەوتەکانی و دەرچەی گازەکان زیاکە لەگەڵیا کەواتە ئەمە چییە؟ ئەمە دەلالەتە بەوەی کە خواست ینی لەسەر وزە زیای کردووە و وزە نوێبۆکان ئەوەی کە هاتوۆتە بواری جێبەجێکردن ئیتر ئەگەر هەچ سۆرسێک بێ هەر جۆرێک بێ هاتووە ینی بارتەقای ئەوەی نەبووە کە با بڵێن ڕاگرتن کە ئەو ئاستە ڕاگرێ لەگەڵ زیابوونی دانیشتوانی هاوڵاتیان لە سەردانێکی مەیدانی ئەنتۆنیۆ گۆتەرێس سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان کە بۆ جەمسەری باشووری کرد ئەو توانەوەی بەستەڵۆکەی بە شێوەیەکی مەیدانی خۆی لەوە بوو بینی ئەمە بۆ هۆی ئەوەی کە بڵێت وەرن با بە خێرایی بە پەلە کارێک بکەین ئایا ئەم بە پەلە کارکردنە مەبەست چییە لێی چۆن ئەتوانێت بە پەلە کاری تیا بکرێت؟ ڕاستەکە ینی سەردانەکەی زۆر بەجێە ئاماژەکەی زۆر مەترسیدارە چونکە ئێمە هەسارەی زەوی 5 بەرجی هەیە بەرجێکیان پێوتێت کرایۆسفیر بەرجێکی بەستەڵک ئێستا بەس جەمسەری باکوور ئەگەر چوو بێت جەمسەری باکوور یان نزیکەی ساڵی 270 ملیار تەن بەفری لێ ئەتوێتەوە جەمسەری باشوور نزیکەی 150 ملیار تەن کەواتە ئەمە لە دەستدانی با بڵێن بەرجێکی هەسارەی زەویە کە بەرجێکی بەستەڵەکە ئەمە ئیکۆسیستمێکی تایبەت بەخۆی چەندەها ژیانی جیاوازی تەیە کە با بڵێن ژیانیان لەوێ ئەگوزەرێ و ئەو با بڵێن بەرگە بەستەڵەکە یعنی کاریگەری گەورەی هەیە لەسەر هاوسەنگی پلەی گەرما لەسەر تەواوی ئەم هەسارەیە کە ئەمە لەسەر دەست دەرچوو بە تەئکید بارتەقای ئەوە تۆ کارەساتی زۆر نەخوازا و یعنی نەبیندا و ئەبینی لەسەر ئەم هەساری زەویە یعنی وەکو لەوەی کە با بڵێن ئەوانەی کە با بڵێن کارەساتی جیۆلۆجی طبقاتی ئەرزی تۆ ئەبینیت کە دوو بەستەڵەکە نەما و بەو ئەندازەیە توانەوەی بەفری هەبێت ئاەت یعنی ئەم چوار بەرگەی کە ئەمێنێت ئەتوانێت هاوسەنگی و قەرەبووی ئەو بەرگە بکەنەوە نەخێر لەبەر ئەوە دکتۆر با بازنەکە بچووکتر بکەینەوە ئەگەر بکرێت و ئەم پرسیارە لە جەنابەت بکەم مەجالم بیت بازنەکە بچووکتر بکەینەوە لە جیهانەوە بینە سەر باسی عێراق لە کاتێکدا کە ئێمەش بەشێکین لە عێراق و لە هەمان ژینگە و جوگرافیای دەژین بابزانین عێراق لەم هاوکێشەیە لەکوێیە لە ڕووی گۆڕانکاریەکانی کەشوهەوا ئەوەی کە دەیبینین عێراق چی بەسەر دێت تەنانەت لە گەرمیەکەی لە ڕووی ئەو ئاوەی کە لێ ئەگیرێتەوە لە وڵاتانی دراوسێ هەموو ئەمانە کاریگەریەکانی چۆن دەرکەوتووە لەسەر عێراق بەڵێ عێراق وەکو بەڕێزت و هەندێ بامە ڕێکخراوی نێودەوڵەتی ئاماژەی پێکە ینی چارەنووسێکی ڕەشی لە بەردەمە خۆی پانتایەکی زۆری لە بیابان هەیە لە سیویەکی بیابانە و بابڵێن ئەو پانتایە ڕەنگە بێبێت لە 16 لەگەڵی لە 1970 سەرچاوی ئاوی لە وڵاتانی دراوسەیەت کە وڵاتانی دراوسێ سیاسەتی ئاوی خۆیان بە هەند وەرگرتووە و زۆری ئەو ئاوایان بنبڕ کردووە و لەگەڵیشیا عێراقیش یعنی یەکێکە لە وڵاتانێکی با بڵێن ژمارەی دانیشتوانی زۆر بە هەڕەمەکی زیا ئەکات یعنی وڵاتانی شەرقی ئەوسەد بە تایبەتی یعنی وا پێشبینیە کرد ئەم دانیشتوانە بۆ ساڵی 2050 بێ بە یعنی 10 ملیار کەس و ئەم 10 ملیارە زۆرین لە ناوچەی ئاسیا خۆی ئەبینێتەوە کەواتە عێراق داهاتوێکی باشی نابێت پانتایی سەوزایی نامێنێت بیابانی زیا ئەبێت سەرچاوی ئاوی زیا ئەبێت ئاوی کەم ئەبێت لەگەڵ بەم هۆکارە مەسەلە کۆچکردن ڕوو ئەیات و جێگەی یەکەم بۆ زۆرینەی خەڵقی جنوبی عێراق بریتێ لە هەرێمی کوردستان کەواتە تۆ باشە دکتۆر با من بتوانم یەک پرسیار وەکو کۆتا پرسیار لە جەنابەت بکەم بە کورتی گەر وەڵامیشم بدەیتەوە ئەو دەست پێشخەرانەی کە سەرۆکوەزیران مەسرور بارزانی ئەنجامی داوە هەر لە قەدەغەکردنی سووتاندنی غازەکان هەتاوەکو دروستکردنی پۆندەکان بۆ گلدانەوەی ئاو لە هەرێمی کوردستان ئەمانە تا چەندە جێگای دڵخۆشین و تا چەندە کاریگەریشی هەیە ئەمە بەڵێ ئەمە زۆر جێگەی دەستخۆشیە ئەمە ئەم بابەتانە دەیان ساڵە لە کۆڕ و کۆنفرانس و سیمپۆزیۆمەکان ئاماژەی لەسەر ئەەکەین و جەختی لەسەر ئەەکەینەوە وا خۆشبەختانە هاتە بواری جێبەجێکردن ئەمە جێگەی خۆشحاڵیە و من حەزەکەم خاڵێکی لێرە ئاماژەی پێ بکەم ئێمە ئەگەر هەرێمی کوردستان بە کیانێکی بچکۆلە بنابین
بەڵام ئەگەر سێری پێگەمان کەی لە ڕووی ئەو دەرچەی گازانەوە زۆر لە ئاستێکی زیایە بە بەڵگەی ئەوە پێش ماوەیەک لە هۆڵندا کۆنفرانسێک کرا ئاماژە بەوە کرا شاری هەولێر یەکێکە لەو شارانەی کە گەورەترین ئاستی گازی میسێنی لەسەر کۆبۆتەوە ئەمە بەڕاستی با بڵێن ئاماژەیەکی زۆر مەترسیدارە کە ئێمەی هەرێمی کوردستان بە هۆکاری زیادبوونی ئەو ئۆتۆمبیلانە و زیاد بەکاربردنی سوتەمەنیەکان و زیادکردنی پانتایی نیشتەجێبوون لەسەر حسابی زەوی کشت و کاڵی و دارستانەکان ئەمانە یعنی با بڵێن هیچ کات بەوە قەرەبوو ناکرێتەوە گەر چەند پۆندێکی بچکۆلە بکەین ئەگەر هەنگاوی استراتیژی گەورەتر لەو هەنگاوانە نەنین بۆ چارەسەری ڕەوشەکەمان لە هەرێمی کوردستان. باشە شتێکی دیکە بە ئەمەش وەکو پرسیارێکی دیکە بابزانم هەڵسەنگاندنی ئێوە بۆ ئەم بابەتە چیەکە کابینەی نوێیەم لە ماوەی ڕابردوو پرۆژەیەکی بۆ دەستەبەرخستنی بەڵێ بۆ دەستەبەرخستنی کارەبا لە ئەو گازانی کە بە فیڕۆچوون لە کارگەکانی نەوت یا لە پاڵۆگەکانی نەوتەوە دەستەکەون کارەبا دروست بکەن ئەمە چۆن هەڵەسەنگێنن؟ بێگومان ئێمە حەج با بڵێن کردارێکی پراکتیکی کە بێتە هۆکاری کەمبوونەوەی دەرچەی ئەو گازانە بۆ ناو بەرگەهەوا کە کۆمەڵێک گاسی با بڵێن سروشتین خۆی لە 4-5 گازە بینێتەوە و کۆمەڵێک گاسی چیمیاوین هەر کاتێ ئێمە ئەمانەمان یعنی بە ئاکام گەیان و بەرامبەر ئەوە بنبەرمان کرد ئەمە جێگەی دڵخۆشیە بۆ ئێمە ئەمڕۆ جیهان کاتێک هەڵسەنگاندن ئەکا بۆ پێگەی ئێمە یەی بە دواچوون ئەکا لەسەر چەمچێک کە پێوتێ کاربۆن فوتپرنت یعنی پێمۆری کاربۆنیمان یعنی پێمۆری کاربۆنیمان ئەگەر سەیری ئەو وڵاتانە بکەین کە ژمارەی ئۆتۆمبیلیان کەمە یعنی تەنها هەناسەی جستەیان و هەندێک ئاژەڵەی کە هیانە ئەو برنج و پاشەڕۆی کە هیانە سەرچاون بۆ دەرچەی ئەو گازانە بەڵام ئێمە یعنی ئەگەر تەماشای خۆمان کەین ئەو سەرچاوانەمان زۆرە و چەند بێت پێمۆری کاربۆنی خۆمانە فوتپرنت ینی کاربۆن فوتپرنتمان کەم بکەینەوە ئەمە بەڵگەیە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان با بڵێن سلیقەیەکی تەندروستی گرتوۆتە بەر و پێگەیەکی با بڵێن ناوازەی ئەبێ نەک بەو شێوەی کە وەکو سەرچاوەکان و ناسا ئاماژەی پێکرد لە 2 مانگ 3 مانگ پێش ئێستا یعنی ئاماژە بەو کەچکان بابەتانە هەمووی لە ڕێی سەتەلایتەکانەوە کۆنتڕۆل کراوە هی ئەوە نییە شاردنەوەی تیا بکرێت هی ئەوە نییە نکۆڵی لێ بکرێت پێت ئەوەترێت مەسەلە شاری هەولێر یعنی با بڵێن گەورەترین ئاستی میسێنی تیا تۆمار کراوە بە دوای ئەم فەکتەرانە بڕۆی بۆچی میسێن لە هەولێر یعنی بەو ئەندازەیە گەیشتووە کەواتە بەڕێزت یعنی ئاماژت بەو هەنگاوانە کردن ئەو هەنگاوانە جێگەی دەستخۆشیە ئێمە وەکو کەسانی ئەکادمی ساڵەهای ساڵە جەختی لەسەر ئەەکەین پێداگری ئەەکەین بەڕاستباردە بەڕاستم بەڵام بەداخەوە جۆگرتن وەکو پێویست بۆ کە ئەکادمیەکان نەبووە و هەتا وەکو ئێستاش نوێنەرێکی ئەکتیڤی با بڵێن فەرمی زانستی با بڵێن لە هەرێمی کوردستانەوە بۆ ئەو کۆڕبەندە ئەگەر بێت ینی حکوومەتی هەرێم بیرکردنەوەی یعنی بەرەو ئاراستەیەکی تر بەرێ بۆ کۆڕبەندەکانی داهاتوو چکە هەموو ساڵێکم کۆڕبەندە ئەکرێت هەساری زەوی لە مەترسی گەورەیە ئەگەر بێت کرێت ئەو کاتە پێگەی خۆمان ڕەنینەکەین و ئەبین بە یاریکەرێکی باش نەک بۆ سەرچاوی وزە ئەبین بە یاریکەرێکی باش بۆ ئەوەی کە خزمەتی ڕەوشی با بڵێن کەش و هەوامان کردووە دکتۆر ساڵح نەجیب ئێمە سپاس دەکەین ئەو پلانانەی کە داماڕشتووە.